بنوري بعد كشفي ظلمتي تقوانا كم تبكم بشمعي وها شاري شوي وانا كم تبكم لخزني دڵم دا هەرچی هەیە هەرداغی سەودایە دەسام نەقدی دەردی عشقا عشقی بێ سەودانەکەم چ بکەم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بخير بن بۆ یەکەمین فیستیڤاڵی سەودا لە شاری سلێمانی. مبارك بێ لە هەمان مانگی غوفران شەوی قەدر و نزولی نوری قورئان سەراپا ڕەحمەتە ئەم مانگە بۆمە بەیانی لێخۆشبوونە و جەشنی ئیمان میوانە بە ڕێزەکان ئامادەبوانی خۆشەویست بەخێر بێن بۆ یەکەمین فستیڤاڵی سەودا کە لەلایەن ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ئامادەکراوە کە لەم کاتە پڕنورەدا تێیدا پێکەوە هەنگاو بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان دەنێن. ئێستاش بۆ بەرەکەتدارکردنی فستیڤاڵەکەمان بەڕێز دکتۆر دانەر جەلال با بفەرمێت بۆ خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولله ملك السماوات والله على كل شيء قدير. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار آيات لأولي الألباب. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات ويتفكرون في خلق السماوات والأرض. ربنا ما خلقت هذا باطلا. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار.
ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. صدق الله العظيم. دەستخۆشی لە دکتۆر دانەرەکەی خۆی گەورە پاداشتی بە خێری باتەوە. ئێستاش داوا لە کاک کاردۆ هاشمەکەی بەرپرسی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی بفەرمێن بۆ وتەی بەخێرهاتن. میوانانی ئازیز یەخوا بەخێر بن سەر چاوانمان. ئینشاءالله ئەمڕۆ کە لە فیستیڤاڵی سەودا لە خزمەتی بەڕێستان نابین بۆ ئەوەی بتوانین لە مانگی ڕەمەزاندا سەودایەک لەگەڵ خودای خۆمان بکەین. بە ئامادەبوونی مامۆستا بەڕێزەکانمان دەستخۆشیمانێ بە ناوی فیستیڤاڵەوە و لیژنەی پێشوازی لیژنەی ئامادەکاری فیستیڤاڵەوە بە خێرهاتنی مامۆستا بەڕێزەکان جەنابی کاک دکتۆر یاسین و کاک دکتۆر عەبدولدایم و مامۆستا شێخ فاتح و جەنابی مامۆستا کامەرانسی وەیلیەقی و هەروەها سوپاسی سپۆنسەرانی فیستیڤاڵ کۆمپانیای دۆلفینسی و هەروەها بەراتی مرۆیی و هەروەها تۆڕی میدیایی کۆمەڵ دەکەین. دووبارە یەخوا بەخێر بێن سەر چاوانمان. ئینشاءالله سەودایەکی باش دەکەین لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ خودای خۆمانە. یەخوا بەخێر بێ. مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەی ڕێکخراو. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين محمد صلى الله عليه وعلى آله وأصحابه أجمعين إلى يوم لقاء رب العالمين. مامۆستایانی زۆر بەڕێز، میوانە بەڕێزەکان، قوتابیانی خۆشەویست، سلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. بەناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و مەکتەبی سکرتاریەتەوە بە خێراتنی هەمووتان دەکەین. ئێمە وەکو کاکاردۆ غاماژەی پێدا لە بەردەمی میوانێکی ئەزیز و خۆشەویست داین کە مانگی پیرۆزی ڕەمەزانە. خۆی پەروەردگارە و مانگەمان لێ پیرۆز بکە و بەخۆشی ئەم مانگە بەڕێ بکەین و بە ئاسوودەی بتوانین ئەم مانگە ببێتە فەزڵ و بەرەکەتێک بۆ دین و بۆ دنیامان. بەڕێزان، بە کورتی دوو کەلیمە لە خزمەتان دەڵێم. فیستیڤاڵی سەودا ناونیشانێکە بۆ سەودا و مامەڵەیە. مامەڵەیەکی ئێمە لە دنیادا، مامەڵەیەکیشمان بۆ قیامەتمان. خوای گەورە ئەم ژیانی دنیایی بۆیە دروست کردووە تا تاقیمان بکاتەوە. لیەبلووەکم ئەیوکم ئەحسەنو عەمەلە. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەزانین گەنجان لە چ معانات و دەردەسەری و ئازارێکی ڕوحیدان، لە چی فەراغێکدان، بە تایبەتی لە بابەتەکانی ڕوح، لە بابەتەکانی پەروەردە، لە بابەتەکانی گەشەپێدانە پەروەردەیەکانمان زۆر پێویستمان بە یەکترە.
ئەمڕۆ ئەو فەضیحەتانەی کە عالەمی گرتووەتەوە، ئەو تەقینەوە ئەخلاقیانەی کە بەرۆکی هەموو مناڵەکانمانی گرتووەتەوە، ئەو تەقینەوە خێزانیانەی کە بەرۆکی خێزانەکان و تاک بە تاکی کردوتەوە، پێویستی بە وشیارەیەکی زیاتر هەیە، پێویستی بە یەکگرتنێکی زیاتر هەیە، پێویستی بەوە هەیە دەست لە دەست و پشت لە خوا هاوکار بین بۆ ئەوەی مناڵەکانمان، نەوەکانی داهاتوومان، خێزانەکانمان بپارێزین. من قسەیەک بەیەوە دەڵێم بەڕێزان، لە هەموو کات زیاتر پێویستمان بە زانا و پێشەوە و باخوازەکانە، لە هەموو کات زیاتر پێویستمان بەڕابەر و مەرجەعەکانی دینە تا گەنجانی ئەم وڵاتە بپارێزن لە دەستی ئەو هەموو دەجالەی کە ڕووی کردوتە ئەخلاقی مناڵەکانمان، کە ڕووی کردوتە ئەخلاقی زانکۆکانمان، کە ڕووی کردوتە ئەخلاقی پەروەردەمان. خی گەورە مۆفەقتان بکە. هیوادارم فیستیڤاڵی سەودا سەودایەک بێ بەرەو ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت. والسلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. دەستخۆشی لە مامۆستا حەسەنەکەین بۆ پێشکەشکردنی وتەکانی. ئێستاش گوێبیستی قەسیدەیەکە بین لەلایەن گروپی فەناییەوە با بفەرمن. خسارت من دوسر تابانية يا رسول الله غلام قال حقيقة قر مجاز يا رسول الله قر شام وقر شاهين وباثم يا رسول الله وزن
هم بابيكاني در نوازم يا رسول الله. زۆر سپاس بۆ گروپی فەنایی. بێگومان ئەمە کۆتا قەسیدەی گروپی فەنایی نابێت و لەگەڵمان بەردەوامە بن بۆیە دەستخۆشیان لێکەین. بەڕێزان، یەینە سەربڕگەی وتارەکانمان و پێشکەشکردنی وتەکان لەلای مامۆستا زۆزۆ بەڕێزەکانمانەوە دووبارە بەخێر هاتنیانەکەین. ئێستاش ئەچینە لای وتەی مامۆستا شێخ فاتیحی ئەزموونەکان کە ناسراوە بە پیاوی دوعاکانی ڕەمەزان. وتەیەکمان پێشکەشەکات لەژێر دانیشانی ئەزموونی نزیکبوونەوە لە مردن. مامۆستاگیان فەرموو. مامۆستایانی بەڕێز، خوشکان، برانی ئازیز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. زۆر بە شەرم و تەریقیەوە لە خزمەت ئەم مامۆستا بەڕێزانە من حەزم نەکرد پێشیان بکەوم، بەڵام هەر عادەتی مامۆستاکان وایە کە کێو لە قوتابیەکانی خۆیان نەگرن. من نازانم لەکوێی ئەو باسەی کە بۆ من دیاری کراوە لە کاتێکی کورتە لەکوێ باسی بکەم، چۆن من خۆم کەوتمە ناو ئەم مەوزوعەی ئەزموونەکانی نزیکبوونەوە لە مردن، چۆن بەم دەریای میهر و مەحەبەت و خۆشەویستیە گەیشتم نازانم. بڕواکە نیسە تۆزە پێش ئێستا بیرم لەوان کردۆزام یەکەم ئەڵقە چۆن بوو، هەر خۆم زۆر بیرەکەم و نازانم چۆن کەوتم بەسەر ئەم مەوزوعەیە. ئەمانە ئینشاء الله قەدەری خێرن پشت بەخوای گەورە کە خوامان خاتە ناو کۆمەڵە شت کە زۆر خۆش دوایی نازانی نەتیجەی ئەم ئیشەیە خود دەرەنجامە زۆر گەورەکانی چییە بێت. سپاس بۆ خوای گەورە. من باسی ئەزموونەکان بکەم، باسی ئەو خەڵکە ئەکەم کە ئیگەڕێتەوە، چونکە یەکێک لە جوانیەکانی ئەزموونەکانی نزیکبوونەوە لە مردن ئەوەیە کە ئێمە گوێ لە خەڵکە گرین، یعنی قسەی خەڵکە، هەتا ئەوانەیشی کە من خۆم ئەیان گێڕمەوە باسیەکەم ئەو بەسەرهاتانەیە کە ئەو خوشک و برایانە، ئەو موسڵمانانە و ئەو خەڵکەی تر کە لە عالەمە ئەیبینێت و ئێمە نەقڵیەکەین. نەوەکانی ئادەم، حەزرەتی ئادەم سەلامی خوای لێبێت، جارێکتر لە شێوەی ئەزموونەکانە بۆ ئێمە ئەدوێن. ئەو شتەی کە ئێستا مشتەرەکە لە بینی هەموو بەشەریەتە، یەکێک لەو شتانە ئەم دیاردەیە کە پێوترێت تەجریبەت الاقتراب من الموت یا ئەزموونەکان نزیکبوونەوە لە مردن. ئەوەی من تێبینیم کردبێت و باید وایە گەڕابم لە ماوەی ئەم 10 ساڵەیە زیاد لە 60 ملیۆن کەس ئەم ئەزموونانەی بینیوە و گێڕاوێتیەوە، ینی بەسەرهاتیان هەیە، چیرۆکیان هەیە. ئیتر لە موسڵمان، لە مەسیحی، لە یەهودی، لە ملحید، لە بێدین، لە هەر شتێک، لە موسڵمانی جیاواز بڵین، لە سونە، لە شیعە. لە کوردستانی خۆمانە تەسەورەکەم 30 بۆ 40 هەزار کەس بە تەسەوری خۆم ئەم ئەزموونەی بینی بێت، بەڵام زۆر کەمیانەی گێڕنەوە. ئەمەش بەسەرهاتێکی دوور و درێژە کە بۆچی خەڵک نایگێڕێتەوە. یەکێک لە هۆکارەکانەوەیە کە بەشێکیان ئەڵێن ئەو حاڵەتەی کە من بینیم ناتوانم نەقڵی بکەم، ناتوانم بیگەێنم، چونکە ئەوەی کە ئەی بینی، وەکو دکتۆرێکی ئەمریکی هەیە، دکتۆر ئیبین ئەلکسەندەر کە خۆی جەڕاحێکی مەشهوری ئەمریکیە، ئەزموونەکەی بینی و لە کەناڵە ئەمریکیەکانە زۆر مقابلەیەکرێ. هەر کتێبێکی هەیە، من کتێبەکەی بە عەرەبی لامە، باسی ئەو تەجروبەی خۆیەکە کە بینیوێتی، ئەڵێ ئەتوانی کتێبێکی گەورەی قەبارە گەورە بە نیوەی پیتەکانی لاتینی بنووسی و مانای هەبێت، طبعاً مانای نییە، تۆ بە نیوەی پیتی عەرەبی کوردی کتێبێ بنووسە و بەس پیتەکان تەواو نەکەی، بەڵێ من 15 پێچ شت بنووسی. ئەڵێ چۆن ئەوە بێمانایە، ئەمەی کە ئێمە ئەیگێڕینەوە دەربارەی و ئەزموونانە ئاوا بێمانایە. لە کاتێکە دکتۆری بین خۆی پێشەوەی کە ئەو ئەزموونە ببینێت، یا ملحید بوو یا لە ئەدری بووە، واتە ئیمانی نەبووە، یا گوێی پێ نەداوە بە ئیمان و بەدین. بەڵام دوایەوەی ئەزموونەکە بینێ ئەڵێن نۆ گریمانم دانا کە ئەم ئەزموونەی من بینیومە، ئەم ئەزموونە هەر ئەبێ شتێکی مادی بێ، یا کەمی ئۆکسیجینە بۆ مێشک کە مادیەکان یاخود ئەوانەی کە بە شێوەی زانستی لێکدانەوەی بۆ ئەکەن بە دەر لە ئیمان، یان وڕێنەیە یا چیە، چڵێن نۆ گریمانەی زانستیم دانا، دوایی بۆم دەرکەوت هیچیان نییە. با هەر باسی دکتۆری بینم کرد لێرە بەسەریا تێنەپەڕم، نمونەیە کە هێنێتەوە. طبعاً ئەڵێ لەو جیهانەی کە من تیایە ژیام
بە هەزاران ساڵ ژیاوم لە کاتێکا کە مدەتێکی کەم بێهۆش بووە. ئەم تووشی ئیلتیهابی سەحایایی بەکتری بووە کە حاڵەتێکی نادرە، چونکە ئیلتیهابی سەحایە بە زۆری ڤایرۆسیە، بەڵام ئەو حاڵەتەی ئەم تووشی بووە بەکتریەکەی بووە. ئەڵێ لەو گەشتەما من زۆشتم بینی. طبعا ئەوانەی کە ئەم گەشتە ئەبینن بە درێژایی 6 خاڵ بە ڕئیسی ئەبین، بەسەرەکی 6 خاڵی تایە، هەیە دوانیان نەبینێ، هەیە سیان، هەیە 5، هەیە هەر 6 بینێ. بۆ نمونە یەکەم شتیان بریتێلەوەی کە لاشەی خۆیە بینێ، لەسەرەوە خۆیە بینێ یەکەم لەحظە تەسەووریەوە ناکا خۆیەتی. جا ئەمە ڕاستی بە 2-3 سەعاتیەوە قسە لەسەر هەر ئەم بابەتە بکەین لێرەیە. یعنی تەسەووری ئەوە بکە لەم لەحظە کە تۆ ڕۆحەت سەرەکەوێت شتێکی بەدەر لە هەموو عرف و عادەت و هەموو بیرکردنەوە و هەموو قەناعەتێک دەکە لە تۆ لە مادی و لە فیسیۆلۆژی و لە جەستەییە و لە فیزیکیا بۆ دروست بووە. بەدەر لەوە ئەبێ بیرکردنەوە چۆن بێ، هەر بیرکردنەوەش عەلاقەی بەم جەستەیی ئێمەوە هەیە ئێستا، بەڵام ئەبێ لەوێ چۆن بێ. یەکەم جار لاشەی خۆتە بینی، دووهەم جار تونەی لە بینیت، تونەیلێکی زۆر دوور درێژە و قسەی زۆر لەسەرم، سێهەم جار فریشتەکان تەمان ئەبینی لەگەڵتان، ئیتر هەیە پێڵێن مەلایکەیە، کائیناتی ڕۆحیە، جلسپیەکان، یا هەر یەکێ بە پێی مستەڵەحی خۆی قسەی لەسەرەکە. چوارەم جار بەهەشت و جەهەنەم ئەوەنەی ئیزنیان پێ بدرێت. پێنجەم جار ئەوە خاڵەکان بەم جۆرەیە مردووی کەس و کاری خۆتە بینیت و کۆمەڵەشتی ترە بینیم. دکتۆری بین ئەڵێت من لەو گەشتەیە یەکێک لەو کەسانی کە بینیم بریتی بوو لە ئافرەتێک کە زۆر بەردەوام لەگەڵ مابوو، نەمەزانی چی منە، ینی چه پەیوەندێکی بە منەوە هەیە. دوایی بۆم دەرکەوت ئەم ئافرەتە زۆر دڵسۆزی منە. دوای گەشتەکەم کە گەڕامەوە بە دایکم وتم دایکە من لەو گەشتەیە باوکمم نەبینی، خزم ڕەفیق ئەمانەم زۆر بینی کە ڕۆحیانەتیان کە مردوون هاتون، بەس بۆ باوکم نەبینی. وتی ڕۆڵێکیان لەبەرەوەی تۆ کوڕی ئێمە نیتەوە، ئێستا پێتەڵێم ئێمە تەبەنی تۆمان کردو لە فڵان ویلایەت تۆمان هەڵگرتوتەوە لە ماڵێکی فەقیر تۆمان کڕیوەتەوە. ئەڵێ منیش لەگەڵ کوڕەکەما بە کورتی باسێکم کە چووم ماڵی باوکم دۆزیەوە، براو خوشکەکانم دۆزیەوە کە بەسەرهاتەکەم بۆ گێڕانەوە وتم من بەبوونی ئەو ئەزمونەوە من ئێوەم دۆزیوەتەوە، دەستیان کرد بە گریان، کە باسی ئەو کچەم کرد دەستیان کرد بە گریان، وتیان ئەگەر ڕسمێکی ئەو کچەت بۆ بینی نیناسیتەوە، وتم من هەزاران ساڵ لەگەڵ یابووم چۆن نایناسم، کە بۆیان هێنام سەیرەکەم ئەو ئافرەتەیە وێنەکەی، بەس لەوێ زۆر جوانتر بوو. کە بینیم وتم ئەمە چیەکە لای ئێوە؟ وتیانەوە خوشکی تۆیە لە ساڵی 1997 لەیەکێک لە ڕێکخراوە ئینسانیەکانە ئیشی کردو و کچێکی زۆر خزمەتگوزار بوو و وفاتی کردو. ئەم بابەتەش ئینسان ناترسێنێ لە مردن، یعنی ئەوانەی کە زۆر ئەترسن لەم دیاردەیە زۆر کەمن، یعنی کەسێ مەگەر خۆی لە ڕووی نفسیەوە بڵین مانوو بێ، بێتاقەت بێ، نەخۆشی کێ بێشتی کێ بێ بترسێ. ڕگەی دووەممان وتاری دووەممان ڕگەیەکی زۆر گرنگە و زۆر پێویستە بۆ ئێمە خوداناسی. بزانین ئێمە چۆن خوداناسی ئەکەین. بابەتی دووەمان لایەن بەڕێز دکتۆر یاسین حەسەن ئەو پێشکەش دەکرێت لەژێر ناونیشانی خوداناسی دروست. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك، آمين. دەستخۆشی بۆ ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی قوتابیان و دەستخۆشی بۆ ئامادەبوونی هەمووان. داواکارم خوای پەروەردگار هەموو هەنگاوێک بە چاکە بنووسێ و بە هەموو چاکەیەکش میزانی حەسەناتی هەمووانی پێ قورس بکا. حتمەن ئەزیزانم کات دیاری کراوە لە پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزانین حاڵەتی ڕۆحی مرۆڤەکان ئامادەسازی ئەکا بۆ پێشوازی ئەم مانگە پیرۆزە، بۆ بەرزبوونەوە و باڵابوونی ڕۆح، بۆ گەشتکردن بەنێو ڕۆح و ئاسوودەیی و کامەرانی و بەختەوەری و جیهانێکی معنەوی نەبینرا و بەڵام مەحسوس و هەستپێکراو. من ئەمەوێ ئەوەتان ئەسکەم ئەزیزەکانم کە جیهان لە بەدکاریە شەپۆلەیە. مرۆڤ ئەمڕۆ ئالوودە بووە بە دەست مادەی هۆشبەرەوە کە تیجارەتەکەی یەکسانە بە تیجارەتی نەوت و غاز. ساڵانە 400 ملیار دۆلار سەرفەکرێ لەو بوارەیە.
مرۆڤایەتی ئەناڵێنێ بەدەست کە ئابە و خەمۆکیەوە دەرەنجامی دووریان لە دین و دینداری ساڵانە 100 ملیارد دۆلار تەرخان ئەکرێ بۆ ئەو دەرمانانەی کە دژن بە خەمۆکی و بەکارەهێندێن. تەنها لە وڵاتێکی وەکو بەریتانیا 10,000 کەس هەیە کە خۆیان کردووە بە سەگ، بڕیاریان داوە ببن بە سەگ، پەیکەرێکی ناوبۆش ئەکەن بەبەری خۆیانە لەسەر هەر 4 پەل ئەڕۆن، پێشبڕکێ ئەکەن کامیان وەڕینیان زیاترە و کامیان لەوی تر سەگترە. بڕیاری یاوە لە ناخی خۆیان کە سەگ بێ. بۆ چونکە مساڵەحەی لەگەڵ نەفسی خۆیان نییە، نە بە شێوەی خۆی ڕازیە، نە بە قەدەری خۆی ڕازیە، نە بە داهاتی خۆی ڕازیە، لە کاتێکە گەشتونەتە لووتکەی چێژ و مادیات. ئەزیزانم، خواپەرستی لە هەموو ئەم گرێ و گۆڵ و دەبەنگیە ڕزگارمانەکە. هەر کەسێک پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگار بەهێز بێت، دڵنیا بێ لەوەی کە پەیوەندی لەگەڵ خودی خۆی بەهێزە بێ و بە پێچەوانەشەوە پێچەوانە ئەبێتەوە. ئەو کەسەی کە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگارە زۆر بەهێزە، پەیوەندی لەگەڵ خودی خۆیان زۆر بەهێزە، لە مساڵەحەیە لەگەڵ خۆیە، چونکە ڕازیە بەوەی کە خوای پەروەردگار بۆی تەقدیر کردووە. مرۆڤ کاتێک ئاسوودەیە، بەختەوەری لەوەیایە ئەوەی لە بوونی ئەوەیە، لە ویستنی ئەوەیان نییە کە ئەتەوێ، لە ویستنی ئەوایە کە هەتە. ئەو شتەی کە هەتە ئەبێتە مای بەختەوەری، مەرجنیە ئەو شتەی کە هەڵپەی بۆ ئۆکەی مای بەختەوەری بێ. زۆرجار مرۆڤ هەڵپاکە بۆ هەندێک شت، بەڵام ئەبێتە گۆبن و دەردیستەری و پەرچ و لەمپەڕی ڕێگە بەسەریەوە. لەگەڵ خودی خۆیە ئەو ئینسانە حاڵەتێکی جۆرێک لە مساڵەحەی بۆ دروستە بێ کە لەگەڵ خوایە پەیوەندیەکەمان دروست بوو. ئەگەر پەیوەندی لەگەڵ خوا دروست بوو، لەگەڵ خەڵکیشا پەیوەندیەکەی دروستە بێ، لەگەڵ خەڵکە ئاسوودە و کامەرانە بێ، ئەهلی خەشم و قین و لێکدانەبڕان نابێتەوە. مرۆڤ کە لەگەڵ خوایە سەرڕاست بوو، لەگەڵ خودی خۆیان سەرڕاستە بێ، وەکو خوای گەورە فەرمێ: فأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. سێشتمان هەیە لێرە: ناهی لەگەڵ منهی، لەگەڵ منهی عنه. ناهی خودی خۆتی، منهی نەفسەکەیە، منهی عنه هەواکەیە، هەوەس و ئارەزوەکەیە. کە ناهیەکە نەما، ئەم دوانەی تر ئیلتیحامەکەن، پێکەوە ئەنووسێن. بۆیە ئەوەی کە خوا پێی ناخۆشەیکە. ئەگەر ناهیەکە نەما، نەفسەکە لەگەڵ هەواکەیە ئاوێزانە بن و تێکەڵە بن. ئەوەی کە خوای پەروەردگار پێی ناخۆشە، لە خراپە و لە تاوان ئەم مرۆڤە دێت و بە ئەنجامی ئەگەیەنێ. بۆیە مرۆڤ کاتێکە پەیوەندی لەگەڵ خوا چاکە بێ، ئەگاتە لووتکە لە چاکی، لە دڵخۆشی، لە بەختەوەری، لە کامەرانی، ئەگاتە لووتکەیە کە پێی ئەوترێت چوونە نێو بەهەشت هەر لەم دنیایەدا. هەر لەم دنیا ممکینە کە ئینسان بچێتە ئەو بەهەشتەی کە خوای پەروەردگار بۆی دیاری کردووە. ئینسانی خواناز لە ڕاستیە کە ئەچێتە سەر بەرماڵەکەی و ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر، لە دنیایە نامێنێت و ئەچێتە ناو فیردەوسەکەی خوای پەروەردگارەوە. بەرماڵەکەی بە پارچەیەک و بەشێک لە فیردەوس و بەهەشت بەدی ئەکا. لەبەر ئەوە ئێمە ئەبێ دڵنیابین لەوەی کە خوای پەروەردگار کە ئێمەی دروست کردو و ئاینێکی بۆ داناوین، ئەم ئاینە ئەبێ بەڕاست و دروستی بگرینە بەر. ئەزیزەکانم، سید قوتب بەڕەحمەت بێ یاخوا قسەیەکی زۆر جوانیە کە بۆتە نەخش لە کتێبەکەیە. ئەفەرمێ: خذوا الإسلام جملة أو دعوها. ئیسلام یا یەک پارچەوە بگرن یا وازی لێبێنن. حیفە ئینسان تەنها بە سیما موسڵمان بێ، حیفە ئینسان تەنها ڕووکەشی ئیماندار بێ، حیفە مرۆڤی ئیماندار دەستکا بە ڕواڵەت بازی. ئیقبال لاهوری بەڕەحمەت بێ یاخوا فەرمێ: المؤمن حارت فيه الأكوان. ئینسانی ئیماندار هەموو گەردون سەرسامە دەرحەق بە ئینسانێکی ئیماندار. ئەزانن بۆ
چونکە ناکڕێ چونکە نافرۆشرێ چونکە خۆی نادۆڕێنێ چونکە وەک درا و دوودی و نییە هەر ڕۆژە لە گیرفانی کەسێکا بێ چونکە ئەگەر هەموو گەردون لەسەری کۆبێتەوە بۆی کە ناحەقیە بڵێ نایلێ هەموو دنیا کۆبێتەوە لەسەر ئەوەی نێژێک لە نوێژەکانی فەوتێنێ نایفەوتێنێ هەموو سەرۆت و سامانی دنیای لەسەر تاپۆکەی بۆ ئەوەی ڕۆژێک ڕۆژۆکەی بشکێنێ بەڵام ڕۆژۆکەی ناشکێنێ صحابەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ناوی جابری کوڕی عەبدوڵڵاه جارێکیان ویستی وڵاخێک بکڕێ یەکێک لە خزمەتگوزارەکانی نادوتی بڕۆ پێی بڵێ بەو خاوەنی ئەو وڵاخە بزانە بە چەند پێمەفرۆشێ هاتەوە گوتیەڵێ بە 80 درهم وت بڕوتی بڕۆ پێی بڵێ بەنەوەت نابێ چوو پێی و بەنەوەت نابێ وتی با هاتەوتی باشە بەنەوە دوتی بڕۆ پێی بڵێ بە 100 بێیان نە هاتەوتی باش هەتا گەیاندیە 120 درهم لەو کاتەیە 120 درهمەکەی بۆ نرد و وڵاخەکەی کڕی دوایی کە گەڕایەوە گوتی جابر بۆچی بە 80 نەتکڕی بۆ 120 دایە وتی کوڕە شیرینەکەم من عهدم بە پێغەمبەری خواداوە صلی الله عليه وسلم کە نوست و ئامۆژگاریم ببێ بۆ هەموو مسلمانێک ئەو پیاوە بێ ئاگایە زیاد لە 80 کرد 120 درهەمیە کرد بۆیە بە خیانەتم زانی کە ئەو 120 درهەمەی نەدەمێ حەکیمی کوڕی حیزام صحابەیەکی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم کە لە کاتی گەمارۆی سەرشیوی ئەبوو تالیبە وڵاخەکەی خۆی بارە کرد لە شتومەک و ئەینات بەرەو شیوەکە وڵاخەکە ئەچوو بۆ ئەوێ بۆ یارمەتی مسلمانان باکە خۆی ئەشتا مسلمان نەبوو بوو لە دوای فەتحی مەککە جارێک چووە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله هاوکاریم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوکاری دارایی کرد بۆ جاری دووەم چۆوە هاوکاری کرد ڕۆژێکی تر چۆوەتی یا رسول الله هاوکاریم کە بۆی کەوا پارە و سامان و شتێکی باتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی حەکیم بزانە ئەم ماڵە ماڵی خوایە هەر کەس بە حەق وەریگرێ بەرەکەتی تێکەوێ بەڵام ئەگەر بە حەق بۆری نەگرێ بەرەکەتی تێناکەوێ حەکیم ژووتی یا رسول الله والله ئەبێ لە دوای تۆ داوای هیچ شتێک لە هیچ کەسێک نەکەم بۆیە وای لێ هات لە سەردەمی ئیمامی ئەبوو بەکرا لە بەیتولمال شتێ پارەی هەبوو هەموو کەسێک کە ئەیاندایە وەری ناگرت ئەیوب بەڵێنم بە پێغەمبەر داوە لە سەردەمی ئیمامی عومەرا بە هەمان شێوە وای لێ هاتبوو لەسەر ئەسپەکەی خۆی کە قامچەکەی یەکەوتە خوارەوە خۆی دابەزی هەڵێگرتەوە بە مناڵێکی ناوت بم دەرێ ئەیان و بۆ بە مناڵێک ناڵێ بداتێ قامچەکە ئەیگوت ئاخر بەڵێنم بە پێغەمبەری خوا داوە صلی الله عليه وسلم کە داوای هیچ شتێک لە هیچ کەسێک نەکەم کەسێ بەخۆیەوە سەرقاڵ بێ نایپەرژێتە سەر خەڵکی وەرن با هەموو بە خۆمانەوە سەرقاڵ بین ئەو کەسانەی کە زۆر عیبە لە خەڵکیەگرن زۆر عیبدارن ئەو کەسانەی کە زۆر ئازاری خەڵکیەدەن زۆر نوقسانن ئەو کەسانەی کە هەڵە شاخێن بە خەڵکیە کەم تەرخەمی لە خودی خۆیانە هەیە خوای گەورە هەموو لایە موفەقە سەرکەوتوو سەرفراز بن وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله بەڕێزان وەکو ئەزانن هەموو فستیڤاڵێک پێویستە لایەنی مادی و معنەوی پشگیری بکرێت ئێمەش لەلایەن چەند گروپ و ڕێکخرا و کۆمپانیایەکەوە سپۆنسەری فستیڤاڵەکەمان کراوە و زۆر سپاسی ئەو لایەنانە ئەکەین کە سپۆنسەری ئەم فستیڤاڵەیان کرد یەکێک لە سپۆنسەرەکەمان ڕێکخراوی بەراتی مرۆیی کۆمپانیای دۆلفینسی و تۆڕی میدیایی کۆمەڵ کە و سپۆنسەری میدیایی فستیڤاڵەکەمان بوو ئێستاش وەکو ڕێزێک بۆ دکتۆر عەبدودایم هەورامانی کە لە هەورامانەوە هەتا ئێرە هاتووەتە خزمەتی ئێمە حەزەکەین بە خێرهاتنەکەی بە هەورامیانە بکەین ئیتر خلانێ هەورامیشی تێبگە بتوانێت تێبگات مامۆساگیان خێربەی سەر و چەمەکامە دەستی هیلاک بێ و ماچکەرمێ فەرماوە سەر ستێجی بێ پێشکەشکردێ و تارەکێ و الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين كدانشتبهم وام تصور كرتنها أواني ليرة وتيشان وتو سروديشان فرمو نور لناخيان برزبتو كهات مئرة
نوری جوانی هەمووتانم بینی کە بۆ پێشواسی مانگی ڕەمەزان حضورتان هەیە لێرە. فستیڤاڵی جوانی سەودا جێگەی دەستخۆشیێکی زۆر گەورەیە کە چینی لاو و گەنجەکان زۆر ئیشمان بەوە هەیە کە ئاگامان لەوە بێ بەینە بێنە بەسەر خۆمانە بشکێنەوە و سێرێکی خۆمان بکەینەوە. ئێمە لە ژیانە دوو شتمان هەیە، حەیاتمان هەیە لەگەڵ دنیا. کاتێک کە باسی دیدێکی ئیسلامیانە بۆ ژیان ئەەکەین ئەبێ ئەم دووشتە لە یەکەینەوە. هەر یەکێک لە ئێمە هەمومان حەیاتمان هەیە، ئەوەش کە لێرە گوزەری پێ ئەەکەین پێ ئەوترێ دنیا. واتە نزیک و کورت زوو تێ ئەپەڕێ و ئەڕوات. زانان هاتووە و تویانە دوو جۆر ژیان هەیە. ژیانێک کە بە مردن کۆتایی دێ، ژیانێک بەرامبەرەکەی ئاخیرەتە. کافران و بێدینان هەمیشە هاتوون باسی ئەو ژیانیان کرد کە بە مردن کۆتایی پێدێ. يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة غافلون. ئەوان پیان وابووە کە ژنیانی دنیا هەمووی ئەمەن دێ. إنما الحياة الدنيا لعب وله وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد. بس إيمان داران شون سيري دنياك آيا بنسبة إيما مردن كوتايا يا مردن سرتايا كي نوية مزور كات قليلة ما وصاني هاورما كم ألم كباسي زحمة يكاني آخرة أكن لنا وزحمة يكانت جوان يكان بو دوستان وخوشيستان باسكن. إما جيان من لدواي مردنەوە جۆرێکی تر لە ساحەی مەحشەرا جۆرێکی تر بێ ئاگانین لە یەکتر لە چەند مەشهەدێکا لە یەکتر ڕائەکەین، لە مەشهەدەکانی ترا شەفاعەت بۆ یەکتر ئەکەین، دۆستایەتی لەگەڵ یەکترا ئەکەین. ئەفەرمێ وما ئوتیتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى. هەموو ئەوەی کە لێرە ئەیبینی شتانێکی بچوو کورت زینەتێکی کەم، ئەمما ئەوەی لە لای خوا جەل جەلالوهو زۆر گەورە. ئێمە ئیماندار تەنها داوای ئاخرەت ناکەین، دنیامان خۆشەوێ. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إبراهيم عليه السلام خواهي قال وصفي أكا أفرمي وآتيناه في الدنيا حسنة وهو في الآخرة من الصالحين. كابو أكل الصالحان دنيا شيان هبه وآخرتي شيان هبه. شون إما ألم جيانا گوزەر کەین بە ژیانێکی ئیسلامیانە. خوا جەل جەلالوهو بۆی دیاری کردوون يا أيها الذين آمنوا استجيبوا لله والرسول إذا دعاكم لما يحييكم. شوێن خۆ پێغەمبەر کەوتی لێرە ژیانت ئەبێ لەوێ ژیانێکی ترت ئەبێ. من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. ئێرە جوان و ئەوێت جوان. أبو علاء مودودي أفرمي حياتي إنسان ليرة أساس كبرتي لفضائله وباكرنوي لرذائل كان. أفرمي أما وهاد لي أكاك لآخرته زور سربرز. زناني أصولي فقه هموش تيكيان لم جيانا. أبو علاء أفرمي كرو تسيب شويان بينج بشو فرمي أنا يانا لنيوان حلال حرام لقل مباحة لمسيانا. أفرمون خوا جل جلاله لدنيا دا مباحة كان وحلال كان زور زورن. كميك حرام هي ليرة لتوي مسلمان جيراوتو ولو دنيا شاء أوهم جمال جوانية شاوريتوك. خوي أفرمي قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق. كي أتواني أميك خوا بخشي كرو بسر زويا لمن منعكات. موسى سعيد نورسي قسيكي هيك أفرمي خوا جل جلاله حتى يشتلم سرزوي ومسلماني حلال كرت بوتني بسم الله والحمد لله سرتا بسم الله والحمد لله لكوتا. أفرمي وكو كود أو هاي وكو كليل وايا كاتك هرشي دز بوبر بسم الله تكر إثر أو حلالكي توي
ابن القيم فەرمێ ئەگەر نێوان کافر و مسلمان سیرکەین هەردووکیان هەر وەکو یەک ئەژین بەڵام فەرقەکە ئەمەندەیە الكافر ينظر إلى النعم كافر تنها النعمة أبيني والمؤمن ينظر إلى المنعم بلام إيمان دار سيري منعم أكا خدا أكا كاتك كليرة جوان أجيو باش أجي عزيزان مشتك من هي بي أوتري الذوق الإسلامي الرفيع هم حضارتك كوم الله ياسا ورسائي خوي هي حضارتي إسلامي إيمج رازا وتوبة كوم الله ذوقي جوان آخر أم بيامي إما وكو بيامكاني ترنية لدان شوردنك وباسمان بو أكا حتى وكو حكم دا صلاة وسياسة دنيا داري هموش تيكي جياني إما روشن كردوتو إما ببرنامج أخوين ببرنامج هلاسين هموش جيان من لقل دينا إما زور كار لباسي ملتزمة لو تي بيشتر هلامان كرده به هندي مظاهري ظاهري من دانا بو كسي كملتزمة بتعريفي ملتزم ركينوا ملتزم أو كسي كهم وغمي بريتيا للدينداري وخواناسي وبرزبونوي الدين ودامزاندني حضارتي إسلامي كاتك واسير أكي أو آداباني لدينا دانراوا هندي آداب هي ذاتي خود هندي آداب ربطي بذاتي تونية ربطي بناوكم القو دورو بروا باش هيكي زوريج لآداب كان ربطيان بو هيا كتو لقل خواي خوتا چون أجي همو من أزانين لخلافتي إسلامية چون گرنگی دراوە بە شارستانیات چۆن پێش خکەوتوین بەسەر خەڵکە چۆن گرنگی بە هونەر دراوە هەموو ئەوانە پشکێکن بەشێکن لە شارستانەتی ئێمە و جەماڵی و جوانی دنیای ئێمە بەرەو پیری ڕەمەزان ئەڕۆین ئەمانەوەی ئەم ڕەمەزانە بە شێوازێکی تر مامەڵەکەین دنیاداریەکی تر بکەین دنیاداریەکەی ترمان بریتە لەمەی کە چۆن خوا جل جلاله لخوما راضي كين أو ما وكمينا ورمضان لدرجيو بكينا باني ابن سينا دعاء هم جارق لدعاء فرمويتي خوايا عمرم دريج نكي عمرم بانكي عمري دريج ممكن أن نوت صالبين ممكن هشتابين ممكن حفتابين بيوتشاي كان برسيوتيان جنج زورتر أمريا بير لكم الغا فرموي جنج تيان شون أبيشتيوا وتي إنا بين دائما لناوكم الجا بيرا كان كم ترن شكل الريا هم ينطاوون كم يان ماونتو إما بيسمان بوايك عمري رمضان من بان كين برزان عمري رمضان بروح بان أبي بدل بان أبي بخواناسيكي جوري قول كما وصياسين فرموي بوا بان أبيت إما أزانين هومان مانجي رمضان شوي قدري تيايا وتنها تاك شوي بهزار مانگ زياتر لهزار مانگ بو إما أنوسري ممكن أبو كسيك لإما مليون مانگ بي أو عمري بانكاتك إنسان لبركتها إخوانته أيبين براسي إما لم زمنا لهمو كات زياتر في يسمان بويا أقداري ناخو رحمن بين أتشين لاي كوتا وتاربان للاين ما مصا كاميران سيويليو باشان كوتا چالاكي مانبت لخدمتي جنابتانا ما مصا كاميران باب فرمت. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا سپاسی ناوەندی پەیمانگا و زانکۆ پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەموو ئەو بەڕێزانەی کە هەڵساون بەڕێخستنی ئەم فیستیڤاڵە موبارەکە بەخێرهاتنی مامۆستایانی بەڕێزی مێزەرسپی پێشەوایانی خۆمان برایانی ئازیز خوشکانی سەنگین یەخوا بەخێر بێن یەک بە یەکتان. ئەو بابەتەی کە ئەمهوێ لە خزمەتتانە عەرزی بکەم بریتێ لە چەمکی ژیان لە دیدی عاریفەکان. من ئەمهوێ زۆر بە کورتی لەسەر سێ چەمکەکە بوەستم. یەکەم عاریفەکان چێن؟ ژیان لە دیدی عاریفان. بەس من بە پێچەوانەوە یەکەم چەمکی عاریف چێیە، دووهەم مەبەز لە دید چییە، سێهەم لە ژیان لای ئەوان چییە. ئێمە هەر زانستێک لە علومی ئیسلامیە کەسێکی پێی معنیە ئەبێتە پسپۆر لەو بوارەیە. زانایە کە لە بواری زانستی کەلامە ئیش ئەکات کەسێکی وەکو ئیمام فەخرەدین ڕازی بەڕەحمەت بێ متەکەلیمی پێوترێ. کەسێکە لە فقها قوڵ ئەبێتەوانە پێوترێ فەقیه. ئەوانەشی کە لە بواری زمانە نازناوی زمانەکە هەڵەگرن پێیانەوترێ زمان ناس. بەڵام عاریف بریتیە لە کەسێک کە
مەحوی گوتنی دەردەدڵێکی هەیە بۆ ژیان بۆ ئەو دەردەدڵێکی هەیە بۆ دینداری وەسیەتی مەجنونە هەر کەس دەردی دنیا عارە بۆی خۆ بکە وەک من بە عشقی دەردی یارێ مبتەلا کەسێک ئەگەر دنیا بۆ ئەم قورساییەکی هەیە نازانێ خەریکی چییە تاکە ڕزگاریەک بۆ ئەم کەسە ئەبێت دەردەدڵیەکی هەبێ عشقێکی هەبێ بۆی بژی هەموو ئەو چیرۆکانەی کە جەناوی دکتۆر حەسەن فەرمی لە ژیانی سەحابە بە ئاسانی نەگەیشتن بە ئەو مجتەمع بوو کە مەحوی ئەی فەرموو غەریبی تازە هاتوو ئەیود ئەم پێغەمبەرستانە ئەوانە دەردەدڵیان هەبوو عارف ئەو کەسەیە کە لە قەوسی نزولی هاتۆتە خوارەوە و لە قەوسی سعودی ئەڕواتەوە سەر ئەو ئەزانەی ئینا لله قەوسی نزولیە و ئینا ئیلەیه ڕاجعون قەوسی سعودیە بۆیە بۆ عارفێک چوار گەشتی گەورەی هەیە ئەبێ بیکە یەکەم گەشتەکەیەتی لەناو دنیای مەخلوقاتەوە بۆ جیهانی خەلق پاشان لە خەلقەوانێ بۆ جیهانی حەق و لە جیهانی حەقەوە بۆ حەق خۆی و لە حەقەوانەیەتەوە خوارەوە بۆ جیهانی خەلق بەڵام کە ئەگەڕێتەوە ئەو کەسە نییە کە یەکەم جار چیرۆکەکەی دەست پێ کرد و ڕۆیشتواتە سەرەوە ئەمە باشترین نمونە خەڵوەت نشینی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە ئەشکەوتی حیرا ئەو هەڵزنا و هەڵکشا تا گەیشتە لیقای خوا بەس کە هاتەوانێ ئەو محەممەدە نەبوو کە پێشتر چوو بۆ ئەشکەوتی حیرا بۆیە عارف ئەم کەسەیە شمسەدینی شارەزووری ڕەحمەتی خوای لێبێ عارف و فەیلسوفی گەورەی کورد یەکەم شارحی حکمەت الئشراقی گەورە فەیلسوفی کورد سوورەوەردی کتێبێکی سێبەرگی هەیە رسائل الشجرة الإلهية في علوم حقائق الربوبية لبرجي سيهم كرسا شيوي تنبيهات وإشارات ابن سينان وسيوتي لتعريف عارفة زور بكورتي بيقدر أفرمي عارف أو كسي لمقام عقل ببلغ قمان بركان قيشتوته يقين بسلوكيش قيشتوته كشف كواتا عارف أو كسي كبابة عقلانية كاني يقلاي كردوتو قمان لضليانا ماوي أو بواري عقلانية أو كالعلم كلام ولا فلسفة ما مستاني بريزي إما لحجر كان آخرين بيانا هر إشاكي أو بوا كويستيانا بابة قمان بركان بيبقن بلام للرقي سلوكو تزكيي نفسو أو كبيوتري تخلي تجلي وتحلي يا تخلي وتحلي وتجلي بمسي الرقي يكرويشتون قيشتودنا مقامي كشف أو كصحابة بيقيشتون البل أويك الصحابة بيجشتو يجنمونيكي بسيطان بو إجرمو أنا سيكوري ماليقا فرمي لمالو هات مدرواني وتم أسم بولاي حزتي عثماني كوري عفان حزتي عثمان خليفة بو أفرمي لمالو هات مدرواني بو أو شوينة كتشول بو آفرتي كيلي بو نظري كم كرد كتشوما مزلسكي عثماني كوري عفان بخيراتني كردمو كوماليكي بدورو بون فرمي أبينم كساني اكتان هي تشاوي زيناي كرويتنا ومزلسي إيموا فرم أوحي بعد رسول الله وتم لدوا بيغمبري خوا وحيد فرمينا أو في راسته أنا سيكري مالك خوي هل نخلطان نيقول لقل منينيا خو لو أنا دكا سيليا من چن عليك كتر أو نظرينا كردوا بس بيغمبر پروردي كردوا آمادنيا قماني خراب بكاز بريج قال أخوي يك صحابش قصنا كنالن أو بوابو يا أم قفتو قيتشي بجك أوان فير كراون من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه بيوندي بوون يقصيتي عناك بو يكشف أأمي زنوني مصرية فرمي عارف نعمتانك كوا بيداوا ورع لبيرناك أو نورانيك خوا بيداوا بيوانية بين نياز بولا شريعة بويا عارفان أو كسانا كهميشا لخزمة خوادان ولقل خوادان بلام كسي كأبيت عارف كومالك صفات لأوا در أكبه يكمين صفاتي أم كسا كسي كي تنهايا محيو فرمي رمدكا حتى لمهر مهجنون آداب عشق سيبري ليبار هركس ميلي تنياي بك سيبركي خوشي بكسيكي زيادة أزاني أو هستي زور بتنياي شكا أزاني نابي لدلي إنساني عارفة كمحويب عاشق جناوي بردوه نابي خوشويستي خوشتي كي تركب بيتو أبدا كسيكي بيكس منم كسي لزبانم بقانيا هم دم خدانا ناسن ودم پرليا خدا
مەحویکە ئەفەرمێ بێ کەس منم مەبەستی پێ ئەوە نییە ئامۆزا و مام و کوڕ و خێزانی نییە کەس لە زوبانی ناگا مەبەستی پێ ئەو خەڵکە نییە کە لە ژێر پردەکە مریشک ئەفرۆشن و لە بەردەم مزگەوتەکەی ماست ئەو ئەفەرمێ مەلاکانی سەردەمی من لە من تێناگەن چینی ڕۆشنبیرەکەی سەردەمی خۆی بێ کەس ئەکەوێ ئەبێتە کەسێکی قەلق دڕدۆنگ ئەفەرمێ لە کێ یا ڕەب خەبەرپرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێ خەبەر کەوت زۆر پێش ئێمە ڕۆیشتن خەبەرێکمان بۆ بێنەوە و بەڵام کەسێک خەبەرێکی بۆ ئێمە نەهێنایەوە کەسێکی بێ ئارامە بێ ئینسانی عاشق و عارف ئەفەرمێ وتم بالەم دەر و لەم کۆیەدا ئانێ سکوونەت کەم وتی عاشق دەبێ هەر دەربەدەر بێ دەربەدەر بێ کۆ بە کۆ بڕوات دەرگا بە دەرگا شاخ بە شاخ بڕ تا ئەگاتە دۆڵی حەقیقەت کەسێکی ئازادە ئەفەرمێ کە ئێمە چونە جەننەتمان بە تۆدا لە ئێمە لا دەزاهیت ئێمە هەرچین ئەو کەسانەی کە بڕواڵەتگەرا کە جەنابێتی هەردوو مامۆسای بەڕێز باسی دینداری ڕواڵەتگەرایان کرد ئەو کەسانن بە دیندار بە زاهیر دنیانەویستە و سیارەی درعی پێ دنیانەویستە و خەڵک بۆ بەهەشت و جەهەنەم تەوزیعەکە من ناڵم زاهیدی ئەوەیان نان نەبێ بیخۆی زاهیدی عوڕەفا ئەفرمون ئەوەیە هیچ شتێک بە هی خۆت نەزانی خی گەورە پاداشی مامۆسای بەڕێز باتەوە خۆشەویستان و بەڕێزان لێرە ئاگەینە بڕگەی کۆتایی فستیڤاڵەکەمان و زۆر سپاسی ئامادەبوونتانەکەین گەورەتان کردین سەر و سەرچاومان دووبارە زۆر سپاسی سپۆنسەرەکانمانە کردین کە بە یارمەتی ئەوان توانیمان فستیڤاڵە بەرینە سەر